مليت مشفانين هجاء أفرو شاكو بشتي هالبشارتني لتركيا روداي بطايبة جي روشا مخالفة تركيا وبوستيونات تركيا يا جهبة أف آلوزي وبرسكريكين قودنا بواندا تنجياندن Parlamenterî berê CHP Yıldırım Kaya Ankara meyvanê min e li gel Birêzkaya em dê van mişahran bigirin dest. Silav bote Birêzkaya. Birêzkaya destpêkê de dixwazim bipirsim. Yani diyara godnav muxalefeta Tirkiye'de hin problem rû didin. Taybetî jî Akşener û Davutoğlu rexnîn giran li CHP dikin. Li gora behweriyata ti vê rewşa opozisyonê çawa dinirxîne. بەڵێ لە دەستپێکدا دەتوانم بڵێم کاتێک سەیری ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەن وەڵامێکی باش نەبوو بۆ خەڵک ئەنجامەکان لێرەدا پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارەتێکی گەورەیان لەسەرە و هەمویان وەکو یەک لیست و یەک بەش بە ناوی هاوپەیمانەتی میلەت لەبارەی چارەسەرکردنی کێشەی خەڵک نەیانتوانی چارەسەرێکی بەرجەستەکراو پێشکەش بکەن و کەم و کورتیەک هەبوو لەم بارەیەوە بۆیە ئۆپۆزیسیۆن نەیتوانی بتوانێت زۆرینەی پەرلەمان بەدەست بێنێ و بە هەمان شێوە هەڵبژاردننی سەرۆکایەتیشیان دۆڕاند بۆیە ئۆپۆزیسیۆن ئەو هەنگاوانێکەوە پێویست بوو بگرێتە بەر و بەتایبەتی بەستنی پەیوەندی لەگەڵ خەڵک ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بووەوە لێدوانەکانی ئەحمەد داوودۆغڵو لە ڕاستیدا رەخنە نییە لە جاپە بەڵکو ئەو دەڵێت ئێمەش بەم شێوەیە سەیری ئەم بارودۆخەمان دەکرد هاوپەیمانەکانی نێو هاوپەیمانەتی میلەت و پارتەکان یاخود هەر پارتێکی نێو ئەو هاوپەیمانەتیە بڕیارێکیاندا و هەمویان بە یەک ناو واتە لە نێو چەتری جەهەپە بەشداریان لە هەڵبژاردنەکان کرد پێشتر سێ پارتی جیاواز هەبوو نەیان دەتوانی پێکەوە بچنە نێو هەڵبژاردنەکان بۆیە لە ئەنجام دەگەیشتنە ئەو بڕوایە کە پێویستە لە جەهەپەوە بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن لەو سۆنگەیەشەوە جەهەپە و ئایندە و دیموکرات لەگەڵ سەعادەت بەشداریان لە هەڵبژاردنەکان کردو ئاماژەشیان بەوە کردبوو پێشتر کە ئەوان نەیانتوانیوە ئەم پارتانێکەوە باسمان کرد نەیانتوانیوە دەنگدەری خۆیان ئاراستە بکەن بۆ ئەوەی بێن دەنگ بە جەهەپە بدەن کاتێک سەیری دەکەین لەم بۆچوونەوە بۆچوونی تەواوە پارتی ئایندە یاخود پارتی سەعادەت دەنگدەرانی ئەم پارتانە نەیانتوانی ئاراستە بکرێن بۆ ئەوەی دەنگ بە کاندیدەکەی سەرۆکایەتی بدەن هەر بۆیە ئێستا لە ئەنجامدا سەرجەم پارتەکان هاتوون لە نێو لیستەکانی جەهەپەوە بەشداریان کرد ئەمەش بۆ هۆی ئەوەی کە جەهەپەش ڕوبەرووی کێشە بێتەوە چونکە خەڵکیش دەنجی بە کاندیدی ئەو پارتانە نەدا لە هەمان کادا ئاک پارتی لە ١٧ دەنجی لەدەستدا برێزکەیە دخوازم بپرسم یانێ نوها گاواگو ئەز مدیا ترکیە شۆپێنم پارتیên Tirkiye şopênim taybetî İYİ Partî û taybetî Gelecek Partî wekî ku hemû sûc sûcê CHP bê diyar dikin hemû sûc sûcê CHP bûye ku opozîsyon nikarî bûye ser bikeve hem di parlamenteriyê de jî hem serokkomariyê de dîtina te çi ye gelû sûcê CHP bûyan nikarî bûn vê ittifaqa xwe baş organize bikin بەڵێ گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنی تورکیا جەهەپەیە و هەروەها دامەزرێنەری تورکیایە سەرۆکی ئەم پارتەش بوو بە کاندیدی هەڵبژاردنەکان و توانی زۆرترین دەنگ بەدەست بێنێت ڕاستە نەیتوانی سەرکەوتوو بێت و یەکلا بکاتەوە بەڵام نەیتوانی ئەو دەنگی کە پێویست بێت بەدەست بێنێت خۆتان دەزان ئەگەر کەمال کلشتەرۆڵ بوو بە سەرۆک کۆمار حوت جێگری دەبوو واتە سەرۆکی سەرجەم پارتەکانی نێو هاوپەیمانەتی میلەت لەگەڵ ئەکرەم ئیمەمۆغڵ و مانسوور یاواش پێکەوە دەبوون بە جێگری سەرۆک کۆمار هەمومان پێکەوە لە کاتی بانگەشەدا هاتوین و
پرۆپاگەندەی خۆمان کرد ئەگەر بێت و سەرکەوتوو بوو باین هەمومان پێکەوە سەرکەوتوو دەبووین کاتێک شکستمان هێنا ناکرێت لە ڕووی سیاسیەوە تەنیا جەهەپە تاوانبار بکرێت ئەمە قسەی هەڵەیە ئێمە پێکەوە سەرکەوتوو دەبین و پێکەوەش دەدۆڕێنین ئەگەر بێت و ئەمە بە شێوەیەکی درێژخایان بیری لێ بکەینەوە دەبێت سەرکەوتنەکان و دۆڕاندنەکانمان پێکەوە دابش بکەین و هەمومان لە خۆی بگرین لە کەلتوری سیاسەتدا ئەگەر بێت و سەرۆکی جەهەپە لە سەدا دوو یاخود لە سەدا سێ دەنجی بەدەستهێنا بە گۆڕانکاریەکی زۆر گەورە دەبوو کەمال کلشتەرۆڵ و پێناسەیەکی زۆری بۆ دەکرا خۆتان دەزانن 2 ملیۆن دەنگ جیاوازی هەبوو لە نێوان هەردوو کاندیدەکەدا و کاتێک کەمال کلشتەرۆڵ شکستی هێنا ئێستا سەرجەم لایەنەکان خۆیان خستوەتە گۆشەیەکی دیاریکرا و دەڵێن کە ئێمە دەمان بردوێتەوە سەرکەوتوو نەبووین پێویستە ئەمە بزانرێت کە بەرەی ئۆپۆزیسیۆن نەیتوانێت سەرکەوێ واتە هەوڵی ئەوەی دەداکەوە شتێک بەدەست بێنێ زۆر لێ نزیک بووەوە بەڵام نەیتوانی بەدەستی بێنێت برێز کە یعنی دخوازم ڕەوشاد ناو جەهەپە دەژێ ئەم قسە بکەن نهاد ناو جەهەپەدە داخوازە گوهەرینێتێکردن تایبەتیژێ ئەکرەمی مامۆڵ و دبێژێ بەرنمەیەکی من هەنە پرۆژی من هەنە پرۆگرامی من هەنە گوهەرین یعنی گوهەرینا سەرۆکاتیە جەهەپە یعنی ئیمامۆڵ و ببێ سەرۆکی جەهەپە گۆرا بەهوەریاتە ئەڤ یەک باندۆرەکە چاوا دەکارێت لە هەڵبژارتنین هەرێمی بکەیت لە تورکیە و نێزیک هەڵبژارتنین هەرێمینە Cumhuriyet Halk Partisi'ndeki پارتی گەلی کۆماری yönetici değişikliği کاتێک گۆڕانکاری تێدا دەکرێت ئەم گۆڕانکاریانە لە کۆنگرەدا دەکرێت لە کۆنگرەی گەورەدا دەکرێت خۆتان دەزانن کۆنگرەکانی ئێمە دەستی پێ کردووە لە 6 ئابەوە کۆنگرەی شارۆچکەکان بەردەوام دەبێت لە مانجی ئەیلول کۆنگرەی پارێزگاکان بەردەوام دەبێت و دواتر کۆنگرەی گەورە بەڕێوە دەچێت هەر کەسێکیش بێوە ببێ بە کاندید بۆ سەرۆکایەتی پارت دێت پرۆگرامی خۆی ڕادەگەێنێت ئەندامانی کۆنگرە ئەگەر هاتوو ئیرادەیان هەبێ و ڕایان لێبێت بێگومان دەنجی پێدەدەم بەڵام لێرەدا من دەمەوێت شتێک ئاماژەی پێ بدەم کە شتێکی گرنگە من کاتێک ئەو قسانەی کەوا لە نێو جەهەپەدا هەیە دەمەوێت ئاماژە بۆ بدەم من ئەندامی پارت بووم و جێگری سەرۆکی پارت بووم سیستەمی ڕێخستنەکانی نێو جەهەپە و بەرەنگار بوونەوە و هەموو ئەو سیستەمانێکەوە نێو جەهەپەدا هەیە بە شێوەیەکی نووسراو 7 ساڵ نووسیمەتەوە بەردەوام بووم ئێستا بە ناوی بیرەوەری هەموویانم کۆ کردوێتەوە بۆ سەرجەم ڕێخستنەکانم نردووە بە شێوەیەکی ڕوون دەمەوێت بڵێت هەر پارتێک جەهەپە بێت یاخود پارتێکی دیکە بێت پێویستی بە گەڕانکاری هەیە و پێویستی بە جیاکاری هەیە پێویستە بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت پێویست بە پرۆگرامێک هەیە بۆ نمونە کێشەی کورد چۆن چارەسەر دەکەیت کێشەی ئابووری چۆن چارەسەر دەکەیت یاخود لەبارەی سیاسەتی دەرەوەوە پرۆگرامی تۆ چییە کاتێک سەیری پەیرەوی ناوخۆی جەهەپە دەکەین سەرۆک شارەوانیەکان لە ڕێگەی پەیرەوی ناوخۆوە دێن بۆیە هەتا ئێستا تۆ چیت کردووە بۆ ئەمە پرۆگرامەکەت چییە بە تایبەتی لەبارەی دەستنیشانکردنی پەرلەمانتارەکان ئەوانێکەوە باسی گۆڕانکاری ئەوانەیەکەوە باسی گۆڕانکاری دەکەن هاتوون کاندیدی پەرلەمانتارەکانیان چاپیکەوتنیان لەگەڵ کردووە و بەو شێوەیە دیاریان کردووە دواتر دێن و دەڵێن پارت تۆمەتبار دەکەن بێگومان تورکیا پێویستی بە خەباتێکی گەورە و گۆڕانکاریەکی گەورە هەیە لە سەدەی دووەمی تورکیا ئەگەر بێت و جەهەپە وەکو پارتێکی سۆشیال دیموکرات هەڵنەستێ بە گۆڕانی پەیرەوی ناوخۆی و هەروەها ڕێخستنەکانی خۆی ئەگەر بێت و بەرەنگاربوونەوەکانی خۆی جیاواز نەکات تەنیا فۆکەس بکاتە سەر گۆڕینی کەسەکان ئەمە تەنیا گۆڕانکاریەکی سادە دەبێت بۆیە پێویستە پارتی گەلی کۆماری خۆی لەگەڵ خەڵک نوێ بکاتەوە و نوێکاریەکی گەورە بکات و خەبات بکات و پرۆگرامەکانی خۆشی بە هەمان شێوە بگۆڕێت و پەیڕەوی ناوخۆ دووبارە چاوی لێ بخشێندرێتەوە بەێ سپاسیاتت کەم برێز یڵدرم کەیاژ ئانقەرە لەگەڵ